بۆ یەکەم جار کارگەیەکی دروستکردنی سابوونی سروشتی لە گەرمیان دامەزرا. 4 ساڵ پێش ئێستا ئەم کارگەیە لەلایەن 4 خوێندکاری بەشی کیمیای زانکۆی گەرمیان بە مەبەستی تاقیکردنەوەی زانستی دروستکرا، بەڵام لە ئێستادا بۆ دروستکردنی سابوون بەردەوامیان پێداوە. ئێمە ماوەیەکی زۆرە ئیشەکەین لە تاقیکردنەوەی دروستکردنی سابوون و ئەم بیرۆکەیەمان بۆ هاتووە وەکو خوێندکاری خۆناغی چواری زانستیکمە. ئێمە لەبەرەوەی لەگەڵ پسپۆری خۆمانە ئەگونجێت ئیشەکە، بیرمان لەوە کردوتەوە کە بتوانین ئیشێک بۆ خۆمان دابمەزرێنین. ماوەیەکی زۆر ئیشمان کردو تەنها بە تێستکردن و تەنها بە تاقیکردنەوەی ئیشەکە، بەڵام سوپاس بۆخوا کە زانیمان سەرکەوتوو بووین لە ئیشەکە، کردمان بە مهنەیەک بۆ ئیشەکە کە بتوانین سابوون دروست بکەین و بخینە بازارەوە. ئێمە 4 خوێندکاری زانستی کیمیاین کە ڕۆژانە لێرە ئیشەکەین لەگەڵ 2 سەرپەرشتیارمانەیە کە ئەوانیش 2 دکتۆری بەڕێزن لە بواری ڕووەکناسی و لە بواری کیمیایە. هەر هەمومان پێکەوە ئێمە ئیشەکەین بۆ ئەوەی بتوانین بژێوی خۆمان دابین بکەین. لەم کارگەیەدا بە ڕێگەی سارد 7 جۆر سابوون بەرهەم دەهێنرێت، چونکە بە وتەی ئەم خوێندکارانەی کە ئەم کارگەیان دروست کردووە ئەگەر بە ڕێگەی گەرم سابوون بەرهەم بهێنرێت ئەوە مادە سوودبەخشەکانی تێک دەچێت و مادە کیمیایەکانی کالێکی خراپ دەکەن، دوجار زیانی بۆ بەکارهێنەرانی دەبێت. هەڵەبی بازار لە ئێستا بازار تۆزێک خاو بۆتەوە بەهۆی کۆمەڵێک وەزعەوە بەهۆی وەزعی ئابووریەوە تۆزێک بازار خاو بۆتەوە، بەڵام لەخوا بەزیابێت تەڵەب هەیە لەسەر سابوونەکان و لە زۆربەی شار و شارۆچکانی کوردستان داوا ئەکرێت. ئێمەش بەپێی داواکاریەکان سابوون دروستەکەین و خینە بازارەوە. نرخەکانمان نرخێکی زۆر گونجاون لە چاو بەرهەمە بیانیەکان ئەوانی کە تێنە ناو کوردستانەوە. ئێمە هەوڵمانداوە نرخێک دابنین لەسەر سابوونەکان کە هەموو کەسێک بتوانێت بەکاری بێنێت و نرخەکان زۆر نەبن. لێرە سابوونی تایبەت بە قژ، پێست لەگەڵ خۆشتن و مناڵان دروست دەکرێ و ئەو مادانەی لە دروستکردنی سابوونەکەدا بەکاردەهێنرێت بریتیە لە گوڵ و ئاوی سازگاری ناوچە شاخاویەکان و بەرهەمە ڕۆکەیەکانی هەرێمی کوردستان و هیچ مادەیەکی کیمیاییش بەکار نایەنن. لێرە تێکەڵیانەکەین و ئەیانهێنین بۆ ناو ئەم مەنجەڵە. لێرە بە جوانی تێکێدەین بۆ ئەوەی بە جوانی مادەکەمان تێکەڵ بێت. پێویستە NaOH مادە کیمیایەکە کەوتمان بەبێ ئەوە سابوون دروست ناکرێت، پێویستە ئەوی بۆ زیاد بکەین و دواتر تێکێدەین. دواتر لێرەوە هەڵەگرین و بۆ ماوەی هەفتەیەک لە ژێر بەتانی بۆ ئەوی بە شێوەیەکی جوان گەرمیەکەی دایەپۆشین. دواتر دەرێهێنین وەکو ئەو قاڵبە گەورانی لێت وەکو ئەمانە. دواتریش وردەکەین و پارچە پارچەکەین و ئەیکەین بە سابوون. کارگەی دروستکردنی سابوونی سروشتی لە کەلار ڕۆژانە توانای بەرەمێنانی 5,000 سابوونی هەیە. جگە لە بازاڕەکانی گەرمیان لە دەرەوەی ئەم ناوچەیەش خواست لەسەر بەرهەمەکانی ئەم کارگەیە زۆرە. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.